سڵاوتان لێبێت و تەندروست باش بن. لاڵقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوریەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵەکانی هەفتە دەست پێ دەکەین. کتێبی ڕێبەری ڕۆژنامەوانی مۆبایل لە شاری سلێمانی لە ڕێوڕسمێکدا بڵاو کرایەوە و لەلایەن فەرمان عەبدوڵڕەحمانی نووسەری کتێبەکەوە واژۆی لەسەر کرا. کتێبەکە باس لە دنیای میدیای ئەلکترۆنی مۆبایلی زیرەک دەکات. کتێبی ڕێبەری ڕۆژنامەوانی مۆبایل جێگەی شانازیە وەکو یەکەم سەرچاوەی کوردی ئەم بوارە ئەکەوێتە نێو کتێبخانەی کوردیەوە. بەڕاستی ماوەی 2 ساڵە سەرقاڵی ئامادەکردن و کۆکردنەوە و نووسینی ئەم کتێبم. ڕۆژنامەگەری لە ئێستایە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە و ئەوەی پێی ئەوترێ شۆڕشی ئەپلیکیشن گۆڕانکاری گەوری بەخۆیەوە بینیوە و سەرجەم کایەکانی ژیان بەهۆی ئەپلیکیشنەوە بەهۆی سمارتفۆنەوە گۆڕانکاری گەورەیان بەخۆیانەوە بینیەوە. بەڵام ڕۆژنامەگەری یەکێکە لەو کایانەی کە زوو دەست و پەنجەی نەرم کرد لەگەڵ ئەم گۆڕانکاریانەیە. ڕۆژنامەوانی مۆجۆ یاخود ڕۆژنامەوانی مۆبایل یەکێکە لە بەرهەمەکانی ئەو گۆڕانکاریانە. من ویستومە لەم کتێبەیە سەرجەم ئاراستە نوێەکانی کاری ڕۆژنامەنووسی لەسەر ئاستی نێودەوڵەتی بخەمە بەردەمی هاوپیشەکانم، بخەمە بەردەمی خوێنەری کورد. لە کتێبخانەی بەدرخانیان لە شاری دهۆک ڕێوڕسمێک بۆ ئیمزاکردنی 14 کتێبی پرۆفیسۆر دکتۆر ئیبراهیم ئەحمەد سمۆ ئەنجامدرا. لە سەرەتای ڕێوڕسمەکە پرۆفیسۆر باسی لە گرنگی خوێندنەوەی ئەو کتێبانە کرد و ناوڕۆکی کتێبەکانی ڕوون کردەوە. ئەپەرتۆکێت کول پێشاوێت هەوە و کوابرەکە دوێ سیمیناردا تێنە دەستنیشانکردن ڕاستی بەرهەمی 2 ساڵانە شماندی بوونەکە وکیت بێژن پشتی خانەنشینێک و گەلە برادەر و سەهزرکەن خانشین ینی مرن مەدیا ئەم نامایەکێ بدەنە خەلکی خۆک و خانەنشین ینی نەمرن نەزیندی بوونە و ژیانەکە دیترە با دوێ ژیانێدا من دیت ئەس گەلێک سەرکەفتیتر توێ ژیانەکۆ ئەم بێژن زیندی بەری خانەنشینێ بەری خانەنشینێ ساڵ و زەمانە یاڵامەشیا کۆم چەند پەرتۆکا بێژن 14 پەرتۆکا وەکی بێژن چاپکەن ژیە خۆخەڕێ لێ پشتی پە خانشینامەش 2 ساڵەدا مەشیا 14 پەرتۆکا وەکی بێژن بدەنە نویسین و بدەنە چاپکردن و بنە نزیکی 3000 لاپەڕاک و ئەوە هەمیژی بابەتێن جۆرە و جۆرم خۆبەتگرێت و مەڤیا بڕکە وەکی بێژن پەرتۆخانە بەدرخانیا هەر وەکو ناسنامێ بەدرخانیا و خزمەتەکە ئامازن و یەکەمین ڕۆژنامە کوردی بندەستێوادا هاتێکردن بۆ مە یا فەر بوو کابرەکە من پەرتۆخانە بەدرخانیا وی بەرهەمیش بدەنە بەڵاوکردن دوهیل بزاوە ڕۆشنبیری لاکرێ و سەباشی وەکت بێژن لە خانکێ و مە بە بەرنامە مەدایە کۆیکێتیان نویسەرە لەگەڵ ناوەنداخانێ جۆرەی ڕێنمایەت ساخلەمی ئەکەر خۆش بندێک سیمینارێکی دی باشتر دێتەکردن زانکوا دەهۆ دێتەکردن. لە کارگەی کولتور گەلێری زاڵگا لە شاری سلێمانی نمایشی پرۆژەی دوو کرا لەلایەن گروپی سولیۆنەوە بۆ هەردوو هونەرمەند ڕێباز مۆتابچی و ئارام حەسەن. ئەم پرۆژەیە لەلایەن ئازەر عوسمانەوە ڕێکخراوە و بەڕێوەبەری پرۆژەکەش هۆشەنگ بەهجەتە. پرۆژەکە بە شێوەی ئەکسپریمنتال فیلمە و ئەزمونێکی نوێیە.
ئەزمونە ئەکسپریمنتال فیلمە و چەند یاسایەکی هەیە و بەدەرە لە چەندین یاساش و پەیامی ئیشەکە بەگشتی بۆ من جۆرێکە ئەکرێ بۆ هەر بینەرێک و بۆ هەر چاوێک جۆرێکتر بێ چکە بەشێک لە پەیامەکەیان بەشێک لە وێنەی ئەیبینی دوێنەیەکی گشتگیرە و ڕۆژانە بەر هەمومان کەوتووە و ئەکرێ لە حسەیەکیش هەبێت کە بەر کەسمان نەکەوت پێ و خوێندنەوەیش تازە بێ بۆیە من ئێستاگەر قسە بکەم لەسەر پەیامەکە بەس پەیامەکەی خۆمە کە وەک بینەرێک لە دوجارە ئیشەکە بینمەوە بەڵام ئەکرێ ئەم پەیامە بۆ هەر بینەرێک گۆڕانکاری بەسەرابێ بەگشتی ئەوەی توانم باسی کەمیان بڵێم ئەو جیهانەیە ئەم ڤیدۆیە ئەم ئەکسپریمنتاڵە ئەو جیهانەیە کە میدیا بۆ ئێمەی دروست کردووە بە هەموو میدیاکانەوە هەموو شێوازێکی دەربڕینی میدیایی هەموو ستایلەکان هەموو جۆرێکی میدیا و ئەو جیهانەی کە بۆ ئێمەی دروست کردووە کە هەمومان لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆجیا چاوەڕێی دنیایەک و دنیابینیەکی جوانتر بووین. کارکردن لە بواری ئەکسپریمنتاڵە بۆ من ئەزمونێکی تازە بوو و ویستم کارێ بکەم کە ئەو شتە نییە کە ئەبیندرێ واتە ناوەڕۆکێکی جیاوازتر لەو شتەی کە هەیە. کارەکەی من باسی ژیانەکە و هەر شتێک لە لای ئێمە بوونێکی هەیە. من هەندێک شتم بەکارهێناوە بەس وەکو خۆینا وەک هێمایەک وەک ڕەمزێک لە کارەکە. دواتر ئاو بەشێکە لە ژیان من دواتر کردووە بە خوێن کەواتە ئەگەر ئێمە بە فیڕۆدانی ئاو بەشێکە لە خوێن لە ئینسان چکە نەبوونی ئاو لە کۆتاییە ژیان نامێنێ هەر شوێنێ ئاوی هەبوو ژیان دروستە کە نەبوو نابێت بەڵام ئەمە بەشێک نییە لە کۆی گشتی بابەتەکە بۆ نمونە هەندێک شت هەیە ئەو کەسانی کە لە پێشووترا لێ لای ئێمە بوون وە ژیاون ڕەنگە کۆمەڵێک هەڵی گەورەیان کردبێ چۆن ئێمە بتوانین ئەو هەڵانە ڕاستکەینەوە وەک درەنگیش نییە و بەشێک لە کارەکەی من زۆر ئیشم لەسەرەوە کردو کە خاوەن پێداویستی تایبەت لە کۆتایی پرۆژەکەی منە ئەو کەسی کە بێتە وەستانی ئەو کارە ساتە خاوەن پێداویستێکی تایبەتە. Closest allies laid out evidence. بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە ڕۆشنبیران و نووسەرانی دەڤەرەکە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری زاخۆ بە هاوکاری سنتەری ڕۆشنبیری ناوچەکە دیوانی جگەر خوێن بڵاو کرایەوە کە لەلایەن نووسەر سەگڤان سندیەوە وەرگێڕاوەتە سەر پیتی ئارامی. هۆزانوان جگە خوێنێکە هۆزانوانên derînên gelê me ye û dîrokeka mezin hozan nivîsînên ya taybet buharê şoreşgerî û neteweyî de heyî lê zûrbeya hozanê tû pîtên latînî bîn بۆ دەفەرا me taybet herêma Kurdistanê dîwanê wî her çanda wekû navdengî belav bîn lê xwandina wê tîpên latînî ta radeyekê em bêjin ne gerek berbelav bî û ne gelek asan bî bû xemî xelkê me bişînim tîpet latînî bixwin. Lê nivîser Segvan Sindî hewldaneka baş kiriye ku ev wekû destpêk hozanekû destpêk kiriye yê wergêrayîş tîpên latînî bû tîpên aramî yan ji erebî her çi tesmiyek hebit fereqîne. ئەمانجیش بەگواستنا دیوانە سەورە ئازادی یان هەر بەرهەمی جگەرخوینی هەمیە ئەوەیە کو پتر سەهل ببتان خۆش ببتن بۆ خواندەوانی چکو حرفên لاتینî navmeda wekû pêdivîna yan xwandinê çikû xelkê me pitir pîtên erebî dixwînin yan em bijnê aramî. İşlama me ferdît em vê veguhastinê çê bikin bû hindê de sehliyek bikebitan rê xweşgerek bit bû berdestê xwandevanî. Akît em vê ji bêjin jigerxwînî deh dîwanê teyn her deh dîwanê pî hozanin du ji wan jî piştî wan dihat taban duê dîtirê teyn roman gelman her dukat bin 12
افده دیوانی تا شعرن ما اویا دیوانا دویه ریزبندا نویسینه جگر خوینی اویا دیوانا دویه و دیوانا هیویجی ما خلاص کری از بارد کم وقتا کی نزیک ایشالا دی هول دین اویجی روانه چاپه بکینش بر ما بس به اوا کو ام وی پروژه بدومایک بینن اگر مشیان هبن مال برام همیا چاپ بکینو بخیم بر دسته خواندوارا یەکێک لە میوزیک ژەنەلاوەکانی شاری دهۆک ئاراس عیزەدینە ئەو حەز و خولیای بۆ میوزیک هەندەری بووە کە پەیمانگەی هونەرە جوانەکانی بەشی میوزیک تەواو بکات و بەسەر کەوتووی لە بواری هونەری بەردەوام بێت. ئاراس ژەنیاری ئامێری گیتارە و ئێستا ئەزمموی خۆی دەخاتە بەردەست قوتابیەکانی. از موزیکجان آراس عزدین خلکی باجار دو که ما آمیر گیتار جانم سال 2015 در چیمش پیمانگاه هنر جوان دو بشه موزیک دست به کامنا موزیک سال 2010 بو من دست بگیری وقت خطابی و یکم در کتنامن که بار موزیک دا 2012 بو تقریبا وقتی ما ویستاوال پیمانگاه هد کردن لوی دمی هر سال دست به که من از بجدارم گل ویستاواله و حتی 2015 که از در چون پیشنهادی من هر برنامه‌ای دا کار خوی موزیک و گل فرگه همه موزیک ما سنتر اگدانا که بو فرکرنا خلق تات خو فرکر آمیرت موزیکه اگر از یه اکادمی بوم یا کسگیدی موزیک جانی اکادمی بو دشت کسگیدی آواگت روی که اکادمی بله اگر کسگ نه اکادمی بو اگر کسگ دیو دای برانبر فرگت دب فر بیت شوی که باش بله نه اکادمی هر تشته که نه اکادمی بیت دموی کرتا جیوی کرتا گل دمینا و کشید دمرید یانجی دهندک تش جکین بن یان د سرزیده بن و نه زانستینه لاما یا پید هر کسی که موزیک بجنید خو اکادمی بکرد اگر اکادمی نخوان بید به نمونه از زانکو یا پیمانگه نخوان بید یا پید استفاده که باش ماموستا که بکرد که اکادمی بید سێ ساڵ پێش ئێستا کتێبخانەیەکی کوردی لە ستۆکهۆڵم کرایەوە. ئەم کتێبخانەیە تا ئێستاش ڕۆشنبیران و خوێنەرانی کورد کۆ دەکاتەوە بۆتە بنکەیەکی بە یەکگەیاندن و گفتوگۆی ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات و بە تایبەتیش لە سوید. از نوزاد هروریمه بریوبر کتابخانه کردی استکهلم. کتابخانه کردی استکهلم سال 1997 هات آوا کردن و یکو دستپیکی آواکرناوی دا چالاک بو ندیم داگ دیورن بو. ندیم داگ دیورن نویسکاره که باکور کردستان بو. وی
به هولن خوا به هولن کردن سوئد و سوئدیان اف کتابخانه آوا کرد. مخابن او چو رحمت سال 2007 و 2007 پی و از بوم بر کتابخانه یا کردی یا استکهلم. کتابخانه کردی وقتی هاتی آوا کردن آرمان جی او بو کو بر همین کردی چه کتاب بن چه روزنامه و گوار بن و هر متریال که دی لجه کی بین پاراستن و اف پاراستنه گلک گرنگ بوش بو کرداش برکو ام دزانن کو زمان کردی لکردستان به تایباتی لباکور کردستان قدغه بو خلق نتشیان نتنه کتابا بجوینن و کم بکن نل مالن خانل در و نتشیان کتابا بخوینن جی جبر کو قدغه لسر هبو و زندان کرن و زورداری لسر کردان هبو جبر بکارینان زمان کردی. خباتا کتابخانه کردی دو بشن بشک جی او جواندنا کتابا کتالوگ کرنا وان یعنی کار کتابخانه یه کو همی کتابخانه دکن کار پروفسیونل کتابخانه یه و جواندنا نه بس کتابتنه نه گوار روزنامه موزیک نقشه هر تشته که کو لسر کرد و کردستانه یا چه به کردی بن چه زمان دی بن لوی کتابخانه تین پاراستن تین کتالوگ کرن و تین بردست کرن بو کسین کو حز دکن لیکولینا بکن یان بین کتابا دیم بکن یان وی متریالی دیم بکن. بشه دی خباته بشه چالاکیانه چالاکیان یکو کلتورینه ادبیاتنه ناساندنا کتابایه یان جی بلکو هندک جارا تیاتر شانو ملویره کریه لکتابخانه سمینارن هر جوره که چالاکیان کو دواره کلتوره دا دواره چانده دا هنه لوی کتابخانه تین کرن. و پیشانگه جی مثلا پیشانگه ین رسما بن یان پیشانگه فوتویا بن کو لوی کتابخانه تین آماده کرن. کتابخانه کردی او جیه و عمره و 23 ساله دوام 23 ساله دا کتابخانه به پروبلم به آریشه نبویه. یک جو آریشه هری گرنگ این کتابخانه او مثلا دابین کرنا آبوریا کتابخانه کو هرچند دولت سوئد یاریمتی و آلیکاریا کتابخانه دیگه یعنی دز بلدیه استکهلم لی او تیرا کتابخانه ناکه ولو ماجی همی جرا امج هر کسی دخوازین چه کردستانه چه دروی کردستانه چه کسین کو به شخص بخوا یانجی ج دولمندن کرد یانجی ج حکومت هرم کردستانه ام همی جرا دخوازت کن کو یارمتی و کتابخانه بکن دلای آبوری داد دا کو اف کتابخانه بردوام کار خواب کرد و دا کو اف خزینه یا میراتا کردی ج دست منه شد و بیت پاراستن. کتابخانه کردی بوی ناوندکا کلتوری یا گلک گرنگ نبتنه بو کردن سوئده بو کردن سرانسری دنیای. کتابخانه کردی دستگاه کا بلایانه به عالیه و هر کردک خاطر داده بینه هر نویسکارک خاطر داده بینه. مرۆڤ بە ڕێگەی جیاواز گزارش لە هەستەکانی ناخی دەکات. لانە ڕەئوف لە ڕێگەی بەکارهێنانی ڕەنگەوە دەیەوێت دەرونی خۆی ئارام بکاتەوە. ئەو خەڵکی باشووری کوردستانە و لە ساڵی 1995ەوە لە سوید دەژی. خاوەنی چەندین پێشەنگەی تایبەتیە و لە کۆمەڵێک پێشەنگەی هاوبەشیش بەشداری کردووە.
من ناوم لانا لطيف رؤوفة ساڵی 85 لە دایک بوومە تەمەنم 35 ساڵە هاتین بۆ دەرەوەی وڵات لە ساڵی 99 من دەرچووی هەندەسەی توبیم و چەند پێشانگایی کەشم خوێندووە کە عیلاقەی بە توبڵ هەیە بڵین پزیشکی هەندەسەی پزیشکی پێوترێ ڕاستی من لە 5 ساڵیەوە دەسم کرد بە وێنە کێشان و حەزمە کرد ڕەنگەکان یاری پێ بکەم زۆر تێکەڵیان بکەم بەڵام بەهرەکەم بەرەو پێشتر برد کاتێک کە چوومە ناو خوێندنەوە و لە ڕاستیدا زیاتر چوومە ناو هونەرەوە کاتێک کە کاتێکی زۆرم بەتەنیا هەبوو لە دوای ئەوەی کە کوڕەکەم بوو لە دایک و خەریک بووم لەگەڵیە هەستمە کرد هەستەکان پێویستیان بۆ بوو لەسەر وەرەقەیە لەسەر تابلۆیە دەرکەون بۆ ئەوەی ئەو هەستانە بە جوانی دەربخەم هەستمە کرد کە ژن بە تایبەتی ژنی کورد پێویستی بەوەیە بە ڕەنگ خۆی دەرببڕێ وەکو جلەکانی کولتوری خۆمان وەکو شێوەی ژیانمان خواردنەکانمان ڕەنگەکان منن لانن ئەوەی ڕەنگی زەق ئەبینێت ئەڵێتەوە لانەیە چونکە زۆرم حەز لە ڕەنگە کە وشەی پێویست نەبێت خۆی پیشان بدات خۆی بناسیێنێت بەبێ هیچ وشەیەک یا پیتێک. ئەمەوێ پەرەی پێ بم ئەم وێنانە ئەم تابلۆیانە بۆی کچان گەنجان ژنان چ کورد چ خەڵکی وڵاتانی کە بتوانن بەبێ ئەوەی هیچ هونەری جوانەکانیان خوێنە بێت یا پێویستیان بە یارمەتی بوو بێت لە وێنەکردە بە ڕەنگ هەستەکانیان دەرببڕن بۆ یارمەتی خۆیان و دەوروبەرەکەشیان بن. پلانی داهاتووم تابلۆکانم لام و زۆربەی ماڵەکانە هەڵواسرێت بەڕاستی سەربەرزم پێخۆشحاڵم و چەند پێشانگایەکی کە بکەمەوە بە هاوبەشی لەگەڵ چەند هونەرمەندێکی کەیە پێشانگا بکەمەوە لە ستۆکۆڵم لە وڵاتەکانی دەوروبەری بەرەو پێشی بم و ناسراو بێت تابلۆکان بە ئەو وشانەی کە ئەیدا بە بینەرانی بەڕێگای ڕەنگەکانەوە. ئەندرێ ژیدی نووسەری بەناوبانگی فەڕەنسی دەڵێت داهێنان خاوەنی هیچ وڵاتێک نییە بەو هیوای بەردەوام بن لە داهێنان و بمێنن بە خێر و خۆشی.